بینەرانی بەڕێز سڵاوتان لێبێت لە بەرنامەیەکی نوێی سەکوولان دەندەینەوە خزمەتان لەگەڵ میوانێکی زۆر بەڕێز بێژنووسێکی کورد بەڕێز مامۆستا سۆران عەمەڕەش. مامۆستا سۆران زۆر بەخێربی بۆ بەرنامەکەمان گەورەتان کردین. زۆر بەڕێزیدن خۆتان گەورەن و سپاس بۆ ئەم دەرفەتەی کە ڕەخسان و نەدان ئەمڕۆ. سپاس. عەزمان کرد سەرەتا خۆت بناسێنی و بە کورتیش باسێک لەسەر کتێبەکەت بکەیە و کتێبە نوێیە کە بەڕاستی کتێبێکی زۆر زۆر گرنگە بۆ مێژووی کورد بۆ ئەوەی هەموو گەنجی کورد بخوێنێتەوە، هەموو تاکچی کورد بچێتە سەر ئەم کتێبە و لاپەڕەکانی هەڵداتەوە. من نام سۆران عەمەڕەشە، مێژوونووسم. چەندین ساڵە لە بواری فەرهەنگی و مێژوو زمانی کوردی ئەنووسم. لەم پێشووتر پەرتووکم دەرکردووە، بەڵام ئامانجێم پەرتووکە ئەوە بوو کە بابەتی مێژوو فەرهەنگی کوردی بگاتە دەرەوەی کوردستانیێنی وتوێژێ دروستکەین لە دەرەوەی کۆمەڵگەی کوردیشە. لە کاتێکا لە ناو کۆمەڵگەی کوردایە ئەمەش بچێتە دەرەوە. ئەمە لە ڕێگای چیەوە؟ لە ڕێگایەوەی پەرتووکەکە سەرەتا بە ئەنگلیزی نووسراوە، دوایی کردومە بە کوردیش، واتە بە هەردوو زمانەکە. ئەمەش بۆ ئەوەی دەنگەکەمان بگاتە دەرەوەی کوردستان و قسەکردن لەسەر مێژووی کورد بچێتە دەرەوەی کوردستان. ئەم پەرتووکە هاتووە سەر لە نوێ مێژووی کوردی نووسیوەتەوە و زۆر لەو تیۆریە کۆنانی کە لەسەر کورد بوون هێناوی پرسیاریان لێکا خسوونێتەوە ژێر پرسیارەوە. ئایا ڕاستن بۆ نمونە ئایا کورد ئاریە کە چەندین ئێمە 100 ساڵ سەرقاڵی ئەوە بووین، ئایا کورد لەکوێوە هاتووە، ئایا زمانەکەی لەکوێوە هاتووە. زۆر لەو بۆچوونە دیری کۆنانە یا ئەو بۆچوونانەی کە ئەمڕۆ دەستگا جیهانیەکان لەسەر کورد هەیەە، بۆ نمونە ئایا کوردستان بوونی هەیە، ئایا زمانی کوردی لەکوێ هاتووە، ئایا ئەسڵی ینی بنەچەی کورد لەکوێ هاتووە، ئایا شتێ هەیە بە ناوی نەخشەی کوردستان. هەموو ئەم پرسیارانە ئەمڕۆ بەڕاستی بۆچوونێکی جیهانی هەڵە لەسەر کورد هەیە لە دەستگا ئەکادیمیە جیهانیەکانی دەرەوەی کوردستانە. لەبەرەوە ئەم پەرتووکە هاتووە وەڵامی هەریەکە لەم هەڵە تێگەیشتنانی یاوەتەوە هەریەک لەم بابەتانەی هێناوەتە ڕوو بۆ خوێنەر، ئەنجا هاتووە وەڵامیاتەوە، بەڵام وەڵامەکە لەسەر بناغی بەڵگەی زانستی ئەکادیمی، واتە کە تۆڵی ئەمەوانیە هاتووی بەڵگەیەکی زانستی ئەکادیمی خسۆتە ڕوو بۆ ئەوەی ئەو بۆچوونە کۆنانە ڕەتقێتەوە. ینی ئەم پەرتووکە ئەوەی جیاوازە هەموو هیچ قسێ ناکە ئەگەر بەڵگەنامەی لە پشنەوێ. جیاوازی مێژوو لەگەڵ چیرۆک چییە؟ چیرۆک تۆ بە خەیاڵاتی خۆشت داڕێژی، بەڵام مێژووانیە. مێژوو تۆ خەیاڵاتی خۆت نییە، تۆ ئەچی هەشتێگەڵیت، هەشتێ ڕەدەکەیتەوە یا پشگیری لێکەی لەسەر بناغی بەڵگەنامێ. ئەم پەرتووکە ئەوەی کردو. مامۆستا دەربارەی هاتنت بۆ شاری بێرمینگام و ڕێخستی ئەم سمینارە چۆنی بۆ ئەم بیرۆکەتان هەڵبژات بێنە شاری بێرمینگام و ئەم سمینارە ڕێک بێخن؟ ڕاستێکی ئەمە کاری هاوبەشی ڕێکخراوی ڕۆشنبیرانی کورد لەگەڵ یانەی کتێب کاری هەمانگی هەردووکیان بوو کە بانگهێشتیان کردم بۆ ئێرە، ئەنی لە ڕێگای دوو دەستگاوە ئەم کارەکرا بوو. ئەمەش بەشێکە لە گەشتێک کە بە ئەوروپایە چەند وڵاتێکە گرێتەوە، هۆڵندا و دانیمارک و نەمساور و شاری کاردیف لە وەلز، لەمانە هەمووی چالاکیمانە بێ. ئەمەش بەشێکە لە کۆمەڵێک لە گەشتێکی بڵین هەمەلایەنە چەند شار و وڵاتێکە گرێت. مامۆستا سەبارەت بە کتێب، ئەمە یەکەم کتێبتە کە نووسیبێتەوە یاخود کتێبی تریشت نووسیبێتەوە؟ من لە ڕاستیە تاسە دوو پەرتووکم هەیە، بەس خەڵک لەوانەیە پەلجای هەبێ. ئەم پەرتووکە ینی شوێنی بیسی کتێبەکە. مەبەستم چییە؟ ینی تۆ لە پەرتووکێکە بڵێ زمانی کوردی سۆمەریە، ئەمە خۆی داهێنانێکی نوێیە. بڵێ بنەچەی زمانی هەندۆروپی لە کوردستانەوەی، ئەمە خۆی پەرتووکێکە هەریەکە. ئەمە چەندەها لەم بابەتانە لەم پەرتووکە هەمووشی داکۆکی لێکراوە. بۆ نمونە پێشەم پەرتووکە پەرتووکێ نییە بڵێ میدەکان بە کوردی قسەیان کردووە، نییە. لەم پەرتووکە هاتووە ئەمانە بازەکاتەوە. ینی ئەم پەرتووکە ینی لە ڕووی ژمارە من دوو پەرتووکم هەیە، بەڵام لەم دوو پەرتووکە هێندەشت دووتراوە بەقەی 100 پەرتووک لەسەر مێژووی کورد قسە کراوە. ینی بۆ من ژمارە کێشە نییە، ینی ئەم توانیەوە بکەم بە 30 کتێب، بەڵام ئامانجی من نەخێر کۆکردنەوەی مێژووی کوردە بەخەستی لە شوێنێکە هەچ خوێنەر کە توانی کە ویستی لە کورتێبگار
لە پەرتووکێکا بتوانێت لە هەموو لایەنێکی فەرهەنگی و مێژووی و زمانەوانی کورتێ بگا لەبەرەوە بۆیە لە تا ئێستا دوو پەرتووکم کردووە بەڵام بە دڵنیایی پەرتووکی تر زۆر بەڕێوەیە شان بەشانیان پەرتووکانە من بەرنامەیەکی زۆری ڤیددیۆیم هەیە بۆ نمونە من تا ئێستا لە 70 بەرنامەی BBC بەشدار بووم بە زمانی ئینگلیزی لەسەر بۆچوون لەسەر کورد بۆچوونێکی بێلایەنانە کورد لەکوێ هاتووە زۆر ینی داکۆکیکردن لە ڕۆڵی کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە زۆر بواری تر واتە بابەتەکە ڕاستە من بە پەرتووک کارەکەم بەڵام چەندین ڕێچکەی ترم گرتووە سمینارەکەم لە هەموو جیهانە خەڵک نەچووە پەرتووک دەرکا و لەگەڵ پەرتووکەکە تا ئێستا نزیکەی 20 سیمینار زیاترم کردووە لە جیهانە کوردستانیشی لەگەڵایە بەم شێوەیە من هەستم کرد لە کۆڕەکەی شاری لیدز و لە هەم لێرەش بینم سرین زۆر تەرکیز خستۆتە سەر ئەرکەلۆژی یعنی بابەتەکانت بەڵگەی مێژوویی بەڵگە ئاساریەکانت خستۆتە ڕوو وەکو لە نمونونەکە باسی زۆر سرنجڕاکێش بوو لوغەی یاخود بڵێن زمانی سۆمەریەکان و کوردت لێک چواند نەک لێک چوان وا دەرکەوت کە زۆر کورد لە سۆمەریەکان نزیکە چ شتێک هانی دایتۆ بە دوای ئەم لێکۆڵنیۆکە وە جیاوازی کتێبەکەی تۆ لەگەڵ کتێبە مێژوویەکانی ترسیە و نووسرانی ترکەی نووسویانە ڕاستیەکەی جیاوازی ئەم پەرتووکە ئەوەیە ئەم پەرتووکە بۆ چوونن کۆنەکانی قوبوڵ نەکردووە لەسەر کورد ئەو بۆ چوونە کۆنێسە تۆ وەکو پێم وتی من پیشانم مای دەستگایکی وەکو بریتانیکا چی هەیە بۆ چوونی لەسەر کوردێ من ئەم بۆ چوونانە من لەوە نەترساوم مادەم ئەم گروپیەک نووسێتی من نابێ ڕخنەی لێ بکەم یا بیخەمەژێ پرسیارەوە ئایا بۆ نموناڵە چەندین پەرتووکەیە لە جیهانە ئەمڕۆ هیچی ناڵێ مادەکان کورد بوون هەڵێن کوردەکان خۆیان بە مادەزانن واتەوان نییە جا ئەم پەرتووکە جیاوازەکەی لەوەیە کە ڕێچکێکی زۆر جیاوازتری گرتووە نەهاتووە بۆ نمونە ئەو بۆ چوونە دێرینانی هەمووی خسۆتۆژە بزانین ڕاستە ئایا کورد مادیە ئەگەر مادت چۆن یا بەم شێوەیە ئەم پرسیارکردن و گومانە ئەمەیە کامان گەیەنێتە کە نزیگە بینەوە لە ڕاستی ڕووداوەکان بەم شێوەیە بە تەنی من تەمەنێکم ینی تەرخان کردو بۆی تێبگەم لە کورد کە سەیرەکەی ئێمە لەسەر خاچێکین هەموو جیان لەسەرەوە یەکلایە کە ئێمە خاچی لانکەی شارستانێتە ئەوەی من و جیهان جیاکەتەوە ئەوان کوردیان نەخسۆتە ناو چیرۆکی مێژووە خاکەکەی شوێنەوارەکەی مشتێ منەڵم نەخێر شوێنەوارەکەی ئێمەیە زمانەکە هی ئێمەیە ئەو شتانی کە لای بینیەوەی ئێمەیە بەڵام بەهۆی بە سیاسیکردنی مێژووە بەهۆی بە سیاسیکردنی ئەو بوارەوە وای کردووە کە هەڵە تێگەیشتێکی تەواو ینی نەگونجاو دروست بێ وەکو بینیت لە سیمینارەکە پیشانم ما کە چۆن لە ڕابردووە تێگەیشتێکی تەواو جیاوازە سەر کوردە بووە ئەو تێگەیشتنی ئەمڕۆ لە ئامانجێکی سیاسی لە پشتەوە لەبەرەوەی کورد دابەش کراوە وڵاتی نییە لەبەرەوە مێژووشی نەبێ بەمە بەس ئەمڕۆ عەرەب و هەندێنێتەوەی ناوچەکە گاڵتە بە کوردەگەڵم مێژووی نییە کەچی سەرێکی ئێمە خاوەنی دەوڵەمەنی و ئەو فەرهەنگە دەوڵەمەنی ناوچەکی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی مامۆستا پرسیارێکم بۆ لا دروست بوو بۆچی ناوی کتێبەکەت نا مێژووی بزر و نەجێراوە کورد پرسیارێکی جوانە خەڵکیێکی زۆرم پرسیاراکە ڕاستیەکەی بڕواکەی 3-4 ساڵ پێش پەرتووکەکە ڕۆژانە بیرمەکردەوە چی ناویەوە دەیان جارم ناوم مانگۆڕی بەڵام بە هاوکاری ئەو کەسانی کە لەگەڵ ماکاریانە کرد لە پیاچوونەوە بە پەرتووکە گەشتین و بڕای ئەوە گونجاوتری ناوە بۆ نمونە ئازربایجان ئێمە نەمانەزانی وڵاتی خۆمان بووە لە پێش ئیسلام لە دوای ئیسلام ئەی بینی قۆناغەکان ئەم مێژووە بە تەواوی نەنووسراوە هەتاوەکو ئەمڕۆ ئەم مێژووە ونە ئەم مێژووەم هێناوەتەوە ئەمە نمونەیەک مێژووی دەوڵەتی هەزەبانی لە سەرەتایش لە سەردەمی هوریەوە تا سەردەمی ئیسلام نووسراوە یەک پەرتووک نییە لە هەموو جیانە ئەمەی تیابێ ئەمە بۆیە ینی ئەمان بۆ وەڵام یەک پەرتووک لە بەرەوەی بۆیە ئەو ناومان ناوە چکە زۆر لەو بابەتانەی کە لە پەرتووکەکەیە لەو پێشباز نەکراوە ینی تۆ کاتێ هاتووی ئەڵەی کاگە ئەمە تێکستی ڕاهێن یەکەم تێکستی ڕاهێنانی ئەسپە لە هەموو جیهانە بە زمانی کوردیە ئێمە بزر بووە ئەمە بزر بوو لە ئێمە دۆزراوەتەوە جاری تر هێنراوەتە ئایەوە هاتووی ئەڵەی زمانی سۆمەری کوردی ئەو ڕسەی سۆمەری ئەمە بزر بووە کەواتە کە واڵی لەسەر بناغەوەی کە مێژوویە کە لەو پێشمەناوی ئێمەوە نەکراوە وەکو وتم ێستا تۆ بچیتە هەچ مۆزەخانێکی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی دێرین کە تۆ ئەمڕۆ لە بەریتانیا بڕۆ سەر مۆزەخانە پشتی بەنای عەرەب بەنای فارس بەنای تورکۆ یەکشت بەنای کوردۆ نییە کەواتە کە ئێمە ئەو مێژوان نووسینەوە کەواتە بزرە ئەمە خۆمانەکەین و بە خاوەنی ئەوە لەبەرەوە ئەو ناوە ڕێک گونجاوە لەگەڵ ناوەرۆکی پەرتووکەکە
مامۆستا زۆربەی مێژوو نووسەکان بابەتی مێژویان نووسێ دەربارەی کورد. ئایا جیاوازی ئەو سەرچاوانی کە تۆ پەنات بۆ بردووە پەنات بۆ چ جۆرە سەرچاوەیەک بردووە کە جیاواز بێ لەگەڵ ئەم مێژوانەی کە نووسەرەکانی تری کوردستان نووسیانەوە؟ ئەوانی تریش خەڵکی تریش زۆر هەوڵیاوە کەسێکی وەکو ئەمین زەکی وەکو نمونەی هێنمە دایمە سەرچاوی زۆر دەوڵەمەنی بەکارهێناوە یعنی تۆ لە سیەکانە یەک پرتوکی نووسیوە یعنی جیهانی لەسەر کورد نی بۆ ئەو سەردەمە شۆڕشێ بووە بە بۆچوونی من سەرچاوی زۆر دەوڵەمەند هەمەلایەنە فارسی عەرەبی ئەڵمانی فەڕەنسی پیاوەکە یعنی خوێنەوار بووە زمانی زانیوە جا ئەم پەرتوکەی منیش سەرچاوی یەکەمین زۆر بکاتوە بۆ نمونە من ناڵم ینی متمانم نەکردوتە سەر بۆ چوونی مێژوون ینی کەمتر مێژوو نووسی ئەمڕۆ هاتوو مەڵم مەسعودی واڵێ ناڵم مێژوو نووسێکی ئەم سەردەمە زیاتر بەشێکی زۆری چوومەتە سەر سەرچاوەیەکە مینەکان بۆ نمونە دەقی سۆمەری ئەڵم ئەهام دەقی سۆمەریە واڵێ لەگەڵەوە ینی سەرچاوی یەکەمی دایمە بۆ چوونی مێژوو نووسی تری نەچۆتە سەر یعنی ئەچیت بە پوختی وەریەگری و سەرچاوەکان ینی بە فارسی بە عەرەبی بە ئەنلیزی دەرگایەکی گەورەت بۆ کاتەوە بۆ سەرچاوە تۆ هەچی زانستە ئەمڕۆ بە زمانی ئەنلیزی نووسراوە بەڵام ئەگەر هەر متمانت لەسەر زمانی عەرەبی و کوردی بێ تۆ لە یا سنووردارە بی ینی ئەو سەرچاوانی دەستی پێگا کەمترە بێ ئەنلیزیەشەکە لەو چەکانی کە زۆر گرنگە بۆ هەموو مێژوو نووس یا هەموو لێکۆڵەرێک چونکە زانست بە زمانی ئینگلیزی ئەوە وای کردووە من دەسم گا بە سەرچاوی یەکەمین زۆر من خەڵکی یۆنانی هاتووە 2000 ساڵەوە پێش بۆ کوردستان 2100 ساڵەوە پێش 1800 ساڵ ئەمانە هەمویان کراون بە ئینگلیزی خۆشبەختانە چونکە کراون بە ئینگلیزی تۆ دەست پیانەگا بەهۆی ئەمانەوە تۆ تێگەیشتێکی زۆر قوڵترە ئەوێ لەسەر کورد تێگەشتێکی کە ینی ئێمە زۆر بۆ چوونمان هەبوو لەسەر کورد ئاینی کوردی چی بۆ پێشیزام زۆر شت کە ئاگادار نەبووین بەڵام لە ڕێگایم سەرچاوانەوە تۆ لە خەیاڵاتی خۆ دەرەچی یەیت سێرەکەی سەرچاوە چیت پێڵێ خەڵکەکە چۆن ژیان چکە مێژوو نووس بێ سەرچاوە ئەبێ بە چیرۆک نووس چکە تۆ ئەوە بێ متمانە بکەیتە سەر خەیاڵی خۆمان بە ئارزووی دڵەمان بات لەبەرەوە تۆ بێ بۆی کارەکە زانستی بێ کارەکە متمانە پێکراوە بمێنێ ئەبێ متمانی کرد بێت سەرچاوە و هەموو هەنگایەکی ئەم پەرتوکەوەی پێوە دیارەکە هەموو شتێک کەوتراوە بەڵگەنامی لە پشتە کتێبەکەت هەستم کرد کوالێتێکی زۆر جوان و بەرزی هەیە و مادیبوونێکی زۆری پێوە دیارە لە کتێبەکەتدا حەزم کرد بپرسم پێشوازی خوێنەر چۆنە لە کتێبەکەت و ئایا لە ڕووی نرخەوە تەسیراتێکی قورسی کردووە بۆی خوێنەر نتوانێت پێشوازیەکی زۆر گەرمی لێ بکەیان بێ بۆ کڕینی بەدواداچوون بۆ کتێبەکەت بکە بەعقەت کتێبەکەت بابەتی زۆر گرنگی تێدا ئینسان بە وجدانەوە قسە بکە بابەتەکان سرنجڕاکێش بابەتی تازەی تیا بوو بن ئەوەی کە من بیستم و تەرکیزی ورد لەسەر لێکچوونە مێژوویەکان لە سەردەمی سۆمەریەکان و پەنابردن بۆ ئەم تاشە بەردانەی کە لە کتێبەکەتدا خستۆتە ڕوو شتی جیاواز تێدا جا من ویستم بپرسم پێشوازی خەڵک چۆنە لە کتێبەکەت ڕاستیەکەی پژگیرێکی زۆر هەیە من لەوە تێگەم لەوانەیە هەندێجار گران بێ بەڵام من وکوتم من خۆم هەموو ئەرشێکم گرتوسە شان وازم لە کارهێناوە چەندی ساڵەکە تو وازە کارێنی ئەمە بەشێکی چێ سەر نرخی پەرتوکەکە چکە تۆ کار ناکەی ئەگەر کارکی ناتوانانی پەرتوک دەرکی پەرتوچێک کە بتانی ڕوانگەیەکی نوێ بێنیتە ئارا و پەرتوچێ بتانی بۆ چوون بگۆڕی لەسەر نەتەوەیەک ناتوانانی تا سا پێنجشکەیت و دوای سا پێنج بێی دوو کەلیمە ناتوانانی چونکە ئەبێ بەردەوامی لە بیرکردنەوە ئەمە گرانیکی زۆرە لەسەروی من ینی چەند ساڵێک هەر بە تەواوی کارم نەکردووە ینی ئەمە ینی ڕواکە یعنی شوقی خۆم فرۆشت بۆیە ئەمە بکەم بەسەر ڕایەوە ڕەچاوی بۆ نمونە لە ڕۆژهەرات بە نرخێکی یەک لە سەرسەی باشووری بڵاوم کردوتەوە بۆ ئەوەی خوێنەر دەستی پێی بگا لەوانەیە لە نرخی لە هەندێک پەرتوشی کوردستان گرانتر بێ بەڵام بەراوردیکەی پەرتوک هەیە لە ئەوروپا لەسەر بەشی بچووکی کوردستان نووسراوە نرخەکەی بڵێم هەندێجار 4 بەرابەر یا 5 بەرامبەرە ینی هۆکارەکەیەوەیە من خۆم بە کواڵتیکی زۆر بەرز دوستومە نزیک بێ لێم لە باشوور چاپم کردو بۆی نزیک بێ ئاگام لێ بێ گران زۆر ینی باەکی زۆر بەڵام سەرڕایەوە پژگیریی زۆرە بینم خوێنەر ینی سەرڕاوی ینی وەکو پشتگیری کەیکردن جاری دوای ئەوە سپاسەکەن کاشیکردن ینی خۆشبەختانە پشتگیریی زۆر هەیە و خوێنێکی زۆر هەیە بە تایبەتی
ڕۆژهەڵات ینی خوێنەیەکی زۆر هەیە و بەشەکانی تریش هەر چوار پارچەکە بەڵام بەهۆی ئاسانی گەیاندن بە زمانی سۆرانی گەشتۆتە ئەوێ ئەجینە باکوور خوێنەواریان بە لیزی زۆر ئاگادارین و بەشەکانی تری کوردستانیش. مامۆستا ئەم تەکلیفە و ماندیبوونەی کە لە کتێبەکەت کردووە هیچ سپۆنسەرت هەبوو ئایا حکوومەتی هەرێم هیچ هاوکارت بووە لە بە چاپگەیاندنی ئەم کتێبەیە؟ ڕاستیەکەی هیچ سپۆنسەرێکم نەبووە هەمووی لەسەر ئەرکی خۆم کراوە لە چاپ و لە مشتێکەوە لە گەشتەکان هەندێک لەم گەشتانەما دەستگا ئامادەیەکە بەڵام بەشێکی زۆریشی متمانی لەسەر خۆمە. خۆشبەختانە تۆڕێکی گەوری خەڵکی دڵسۆز هەیە لە هی کورد لە جیهانە ئەم خەڵکانە هەریەکی بە شێوەی جیاواز هاوکاریان پرۆژاکە من سوپاسیەوان ناکەم لەوانەیە نەتوانم ناوی هەمویان بێنم بەس خەڵکێکی بێشمار کە بە شێوەی جیاوازیانەی پژگیریەم پرۆژەکەن بێوی بیان ناسین تەناشت کۆمانەکاتەوە ئەم فەرهەنگ و مێژوو و پاراستنیەتی و خەڵکەکان ینی جاریوا هەیە لە ئوسترالیا و جاریوا لە ئەڵمانیا ینی ئەمانە هەمووی بەشێکن لەم پرۆژەیەنی بۆ بە پرۆژەی ئەوانیش لەبەروی هەریەکە لەمانە بە شێوەی جیاواز کەس هەبووە شار بە شار لەگەڵم بە ئۆتۆمبیلەکەی گەڕانومی ینی کابرا لە تەمەنێکی گەورە لە تەندروستیەکی تایبەتە هاتووە بێوی یەک بناسین بەڵام بەم پرۆژێ وای کردو بووین بە دوو هاوڕێی نزیک چەندین کەسی ئاوا لەم پرۆژەیە ینی کارەکە هاوکاریەکان زیاتر هاوکاریەوەی لۆجستی بانگهێشت دەکرێن بۆ ئەوروپا هاوکاری ڕۆحی بەو شێوانە کە بۆ من زۆر گرن و من زۆر سپاسیان. مامۆستا دوا پرسیارمان ئەو بوو هەوڵت داوە بۆ زمانی تورکی زمانی فارسی کتێبەکە وەرجێڕدرێ بەعقەت گرنگە ئەم کتێبەیە بگات مەسەلەن لە باکووری کوردستانیش خەڵک لە مێژووی کورتێ بگات لەم بابەتە نوێیانەی کە نەبیسراوانی ئێستا کە لە کتێبەکە داڕوون کردوتەوە هیچ هەوڵێک هەیە بۆ ئەم کارەیە؟ ڕاستیەکەی هەوڵ هەیە بکرێ بە کرمانجی بە تورکی بە فارسی بە عەرەبی چکە زۆر گرنگە خوێنەیەکی زۆری کورد هەیە کە بەهۆی هەلومەرجی کوردستانەوە ناتوانێت بە سۆرانی بیخوێنێتەوە هەیە بە کرمانجی خوێنێتەوە و هەیە بە تورکی هەیە بە فارسی واربی لە هەوڵین بەڵام هەوڵەکەوە لە دەرەوەی توانای منایە زیاتر دەستگای لە باکوور خەریکن لە ڕۆژهەڵات لە هەموو بەشەکانی کوردستان خۆشبەختانە خەریکن بەڵام کاتەخایەنێ ئێمە توانیمان بناغەکە چیە ئەنلیزی ئەیگەین بە جیهان و بەشێکی کوردستان پێی گەیشتووە ینی ڕۆژهەڵات و باشوور بەڵام منیش لەگەڵتانم زۆر گرنگە بەڵام کاتەخایەنێ بە دڵنیاییە بێت. دەستخۆش مامۆستا ئێمە لێرەدا هاتینە کۆتایی بەرنامەکەمان بەڵام ئەگەر تۆ شتێکت مابی تێ باسی بکەی. وەڵاهی زۆر سپاس ئەمڕۆ ئەرکتان کێشە سپاسی ڕێکخراوی ڕۆشنبیرانی کوردەکەم کە ئەم دەرفەتیان دروست کردووە کە توانیمان ئەمڕۆ توێژێکی باش بکەین بە هاوکاری یانەی کوردیش کەوانیش بەشێبوون لە پرۆژەکە بەڵام ئێوەکو خانەخوێ ئەم ئەرکەتان کێشە سوپاسی زۆر بواری کێشان. ئێمەش زۆر بەخێراتن دەکەین زۆر سپاس دەکەین بۆ ئەم دەرفەتەیە لێرەدا دێنە کۆتایی بەرنامەکەمان بینە لای بەڕێز لێرەدا ئێمە هاتینە کۆتایی بەرنامەکەمان تا بەرنامەیەکی تر لە بەرنامەی سەکۆی لەندەن دێنەوە خزمەتتان خواتان لەگەڵ. BK4 ستایلی نوێ بەرنامەی جوان خزمەتی باش دەنگ و ڕەنگی کوردانی تاراوگە BK4